زەردی ئەو کەسەی لە ژێر ناوی هونەر فێڵی بێوێنە دەکات و پارەی خەڵک دەخوات. نەڤید زەردی ئەو هونەرمەندەی ڕۆژهەڵاتی کوردستان کە هەرزوو بە گۆرانیە سنوور بەزێنەکانی ناوبانگی دەرکرد. هەر بەو ناوبانگاش فێڵی لە دەیان کەس کرد و پارەی چەندین کەسی خوارد. تەنانەت ئێستا پارەی دوکانی نێرگەلاش قەرزدارە و نەیداوە. نەڤید زەردی دوای هاتنی بۆ هەرێمی کوردستان لەگەڵ چەندین هونەرمەندی دیار کاری کرد، بەڵام کۆتاییەکەی لەگەڵ هیچ یەک لەو هونەرمەندانەی کاری لەگەڵ کردوون بە خۆشی کۆتایی نەهاتووە، بەڵکو هەمووی بە کێشە، فێڵ، شەڕ و دەمەقاڵێ تەواو بووە. فێڵەکانی نەڤید زەردی هەر بەکارهێنانی هونەرمەندان و پارەخواردنیان نەبووە، بەڵکو دەستی گرتووە بەسەر تەواوی بەرهەمەکانیان و قەرزی لێیان کردووە، دواتر پارەکەشی نەگەڕاندۆتەوە. نەڤید زەردی لە هەرێمی کوردستان کاری لەگەڵ بانە شێروان، شانە زاهیر، سەنا بەرزەنجی و ژینێ ئەترۆشی و چەند هونەرمەندێکی دیکە کردووە، بەڵام یەک پەیوەندی نێوان خۆی و ئەم هونەرمەندانە بە خۆشی کۆتایی نەهاتووە. نەڤید زەردی هەر پارە و مافیە و هونەرمەندانەی نەخواردووە، بەڵکو پێشووتر دەستی بەسەر سۆشیال میدیاکانیشاندا گرتبوو بۆ مەبەستی جیاواز بەکاری هێناوە، لەوانەش سەنا بەرزەنجی. کار و فێڵە جیاوازەکانی نەڤید هەر لە نێو هونەرمەندان نەماوەتەوە. نەڤید زەردی کاری هونەری خۆستۆتەوە و پەیوەندی لەگەڵ چەندین کچ بەستووە بۆ مەبەستی جیاواز بەکاری هێناون و پارەی خوارد. نەڤید بە فێڵکردن لە کچان نەوەستاوە، بەڵکو داوای ڕێکلامی لە چەندین میدیا و پەیجی بەنێوبان کردووە بۆ ئەوەی ڕێکلام بۆ کارەکانی بکەن، کەچی دوای ڕێکلامەکە بە بیانووی جیاواز ئامادە نەبووە پارەکە بدات و ئێستا پارەی دەیان میدیا و پەیجی سۆشیال میدیا قەرزدارە. پایتەخت میدیا قسەی لەگەڵ خاوەنی چەند میدیا و پەیجێک کرد و ئەوان گوتیان نەڤید هونەرمەندێکی ڕاستگۆ نییە، ئەو جیا لە پارەی ئێمە پارەی هەموو هونەرمەندانی خواردووە کە کاری لەگەڵ کردوون، بەشێکیان سکاڵایان تۆمار کردووە و بەشێکیان بێدەنگیان هەڵبژار. بە پێی زانیاریەکانی پایتەخت میدیا چەندین سکاڵا لەسەر نەڤید زەردی تۆمار کراوە و بەهۆی زۆری سکاڵایەکان نەڤید ناتوانێت بگەڕێتەوە هەرێمی کوردستان، چونکە دەزانێت گەر بگەڕێتەوە ڕاستەوخۆ دەستگیر دەکرێت.